ئەمە وەرکەی ئەمڕۆی بینین بابەتی تەطهیرەواتە بابەتی خاوێنکردنەوە پڕژاندنی دەرمانی تایبەت بە دژی وەسانەوە لە دژی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە ئەم بابەتە تەبەنەما ئەم مادەیەکی کلۆر زایدن شوان مادەی تری کیمیکاڵە مادێکی سائلە لە ڕووی فیزیکیەوە هیچ مشاکلاتێکی نییە لە ڕووی بابەتی بەرجەسەکەوتنەوەمانە ئەمە بەرگی حەو ڕۆژەگرێ ئەمە ئێمە دەیکەین بابەتی تیمی CBRN واتە ئێمە لە پاڵ تیمی CBRN مادی کیمیکال بایۆلۆژی ڕادیشن نەوەوی ئیکسپلۆزیڤ بابەتی بایۆلۆژیەکە وەرەگرین نەخۆشیە پەتایە بایۆلۆژیەکان و نەخۆشیە ئابانەی لە ئەسبابی چەکی بایۆلۆژیەوە دروست دەبن ئەم پەتایە کە ئێساکە هەیە ئێمە وەکو ئەم تیمە تیمی CBRN یا تیمی بەرگری شارەسانی لە پاڵ ئەم تیمەیە کارەکەین دیارە ئێمە مەبەستمان ئەمڕۆ پرۆسەیەکی خاوێنکردنەوە بۆ شار ئەنجام بین لە ناو سەنتەری خەزای سۆرانە هەڵبەت ئێمە پێشووتری چەند ڕۆژ پێشتر 5 ڕۆژ لەمەوبەر خاوێنکردنەوەی هوتێلەکانمان ئەنجام دامانەی کە بۆ کەرەنتینەکان با بڵێم بەکار هاتبوون بۆ دڵنیاییدان و دڵنیایی گەڕانەوەی ئەم شوێنانە خاوێنکردنەوەمان ئەنجامدا و ئێمە ئەم ڕۆکانە بە درێژایی ئەم بازاڕە ئەچین هەتاک و چاڕیانی سەرەکی خوارەوە کە دەرچەی وا دەواازەی شارە و بەردەوامی ئەبێ هەر ڕۆژێ هەر هەفتەیەک ئێمە بە پێ جەدەلێکی کارکردن لە دووشەمان و چوارشەمان ئەمەلەی خاوێنکردنەوەمانە بێ لێرە و لەوێ لە شارەدیەکانمان هەفتە مەرکەزمان هەیە بەڕێوەبەرهاتیمان چوار قەزاگرێتە خۆی دیارە ئەمەیە بینی خەڵکێک هێژگای زۆر بۆ ئەم ڕۆکانە هەوڵمانداوە شار ئیڤاکوێشنی شوێنەکە بکەین بەتاڵکردن و ئەنجام کارە بکەین ئەمە مادێکی وەکوتم مادێکی کیمیکاڵە